بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سڵاوی خوای گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله. من چیم بۆ مزگەوتە و چیە دەم بەلایە شتێک هەیە یەتە زێهنمەوە کە حەزەکەم عەرزی جەنابتانی بکەم، ئەویش بریتیە لەوەی کە هەر بە ڕێزێک لە بلۆکێکەوە تا گەڵایەک تا دەفتەرێک هاوکار بووە بۆ ئەم مزگەوتە، ئەبێ بزانێ ڕکات بە ڕکاتی خەڵکە کە نوێژەکە لاپەڕەیەکی قورئان هەڵەداتەوە، یەتە مزگەوتە و ئیسراحەتەکە، ئەو بە ڕێزە بەشدارە. دەستان خۆش بێ. شاکارێکی جوان لە شاری هەڵەبجە بە ناوی مزگەوتی شەهیدانەوە ئابەم شێوەی بینین. جێگەی شانازی هەموو لایەکمانە، خوا لە هەموو لایەکی قبوڵکە. یەکێکی تر لە جوانیەکانی ئەم مزگەوتە ئەم پرۆژە جوانەیە کە ئێستا ڕاگەیەنراوە بە ناوی تاجی شکۆ، کە کۆمەڵێ گەنجی جوان و پاک بەشداریان تیا کردووە بۆ لەبەرکردنی باشترین و پاکترین کەلام کە کەلامی پەروەردگارە. من پیرۆزباییان لێ یەکەم، دوعای خێریان بۆ یەکەم. دەستخۆشی گەرمم هەیە بۆ جەنابی مامۆستا مەلا خالید، مامۆستا عەزام، سەرجەم و تەواوی ئەو مامۆستا بەڕێزانەی کە زەحمەتە کێشن و زەحمەتیان کێشاوە و هەموو ئەوانش کە بە جۆرێ لە جۆرەکان زەحمەتە کێشن، دەستی هەموو لایە خۆش بێ. قسەکانی من بۆ ئەو قوتابە بەڕێزانەیە کە بەشداریان کردووە. من دەستخۆشی تەواویش بۆ یەک بە یەکی باوک و دایک و براو کە سوکاری ئەو بەڕێزانەکەم تەشویقیان کردوون بۆ ئەم کارە جوان. ئەبێم گەنجە بەڕێزانە بزانن خەریکی چین. جار کەس زانی خەریکی چییە، بزانێ ئیشەکەی نەتیجەی چییە، هەموو هەوڵێکی بۆدا. پۆلی 12 بۆ خۆیە کاتە ژوورێکەوە نایەتە دەرەوە، بۆیانە هەموو قژی لابا بۆی ڕووی نەبێ بێتە دەرەوە، بۆی دەرەجەی باشتر بێنێ. ئەمە بۆ شتێکی دنیایی. بۆیە بزانە ئەمەی دەست داوەتێ بە ناوی لەبەرکردنی قورئانی پیرۆز کارێکی زۆر گەورەت کردووە. تۆ بەرەو مژدە گەورە کەوتووی، شاب نشأ في عبادة الله. لە ڕۆژی قیامەت حەوت تاقم وان لە ژێر عەرشی پەروەردگار یەکێک لەوانە کێ ئەو گەنجەیە بە عیبادەت تەمەنەکەی تەواو کردووە. یەکێک لەوانە قورئان لەبەرکردنە، چوونە خزمەتی قورئانی پیرۆزە. دێتەوە مژدەتە بەرەکەوێ. تەماشا بکەن خۆشەویستان، لەکوێ قورئان هەیە و ئەو شوێنە ڕێزی لێ نەگیرابێ. ئێستا من هاتم ناوی مناڵەکانم پرسی، ئەوانەی بەشداریان کردووە، وتیان یەکێ لەوانە ناوی نەگەڵە. نازانم شتێکی وا و شتێکی وان بەرگوێکەوت. نەگەڵمان تێ. تۆ ناو نەگەڵە؟ باش. بۆچی باوکی ناوی ناوە نەگەڵ؟ بۆ ناوی نەنا جوان ڕۆ، با ناوی نەبنێ سلێمانی؟ بۆچی؟ نەگەڵ ئەو گوندەیە کە قورئانێکی پیرۆز بە خەتی عوسمانی کوڕی عەفان لەوێ پارێزگاری لێکراوە. حتا گوندەکەش بەوە مبارەکە بێ، مناڵەکەش بەوە مبارەکە بێ. بۆ؟ چکە کەلامی خوایە. تەنزیل من رب العالمین، لایەن ئەوە دابەزیوە. لە هەر کوێوە ئەم قورئانە دابەزیوە و لەوێ نیشتوێتەوە، ئەو شوێنێکی پیرۆز کردووە. ئێستا لە ناو مەلایکە ئێمە چەند هەزار مەلایکەمانەیە، ژمارەیان نایەت. لە ناو هەموویانە و سەردەسەی هەموویان جوبرەئیلە، کەسیان بە قەو مهم نییە. بۆ؟ کەلامی خوایە ناوە بۆ سەر زەوی. ئەی قورئان کەی دابەزیوە؟ 360 دانە ڕۆژمان لە ساڵێکا هەیە، شەویشمان هەیە، کەچی شەوی قەدر دیارە. قورئانی تیا دابەزیوە. بەردێکی ڕق و تەق بە ناوی ئەشکەوتی حیرا
لای ئێمە ئەچین هەڵەزنین بەم شاخە تا بزانین قورآن ئالێرە داوەزیوە ئەم شوێنە داوە ئەی بۆ هەزارها ئەشکەوتی تر نییە ئەشکەوتی شانەدەر و ئەشکەوتی فڵان و ئەشکەوتی فیساد ئەمە بۆ گرنگە حاجی بۆ ئەڕوا ئەوەی ئەچێ بۆ عەمرە بۆ سەردانیەکە قورئانی تیا داوەزیوە خۆشتێکی تر نییە ئەوەی خزمەتی ئەم قورئانی کردبێ خوا بەرزی کردوێتەوە بەڕێزان ئاوا سێری مۆزوعەکە بکەین خوا ڕێزی لێناوە هەرم عوسمانی کوڕی عەفانە کە ناوی ئەم مزگەوتەیە ڕەزای خوای گەورەی لێبێ ئەو سەحابیە بەڕێزە بەچی ناوبانگی دەرکردووە یەکێک لەو شتانەوە بووە کە قورئانی کۆ کردوێتەوە ئێستا کراوەتە ئەو موسحەفە ئێمە دایەگرین ئەیخوێنینەوە ئەو کۆی کردەوە تەماشا بکە لە جەنگی بەدر ئەو 12-13 سەحابیە کە شەهید دەکرێن ڕەزای خوا لە هەمویان بێ دوایی کە گۆڕیان بۆ هەڵەکەن و ئەیانە بیان شارنەوە ئەسپەردەیان کەن پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمێ چی ئەوەیان قورئانی زیاتر لەبەرە پێش ئەو بینێژن قەبری وا بوو دوانیان نەناشت پێش دووهەم ئەو بنێژن مادام قورئانی زیاتری لەبەر بووە وا ئەکا لە تۆ مەقامت بەرز بێ بەڵام من کۆمەڵێک دەرمانم هێناوە بۆ ئەم بەڕێزانە شتێکی پێڵێن مەناعە بێ دەرزیە بێی لە خۆت زە دەرزیەک هەیە پاییزان بە 50,000 کەس دای لە خۆی تا بەهارەتە تووشی ئەڵامەت نابێ مەناعەت بۆ دروستەکە ئەم بەڕێزانەی بەشداریان کردووە من کۆمەڵێ مەناعەم هێناوە ئەبێ وەکو دەرزی بیدەن لە خۆیان تا ئەم قورئانەی لەبەری ئەکەن لای خوای گەورە بە باشی دەرەجەکەی وەربگرێ یەکەم بریتێ لە ئیخلاس هاتووی لێرە نازانم 12 ڕۆژە چەند ڕۆژە 2 هەفتەیە ماڵت جێڵاوە تەلەڤیزیۆن و جێڵاوە ئیسراحەتت جێڵاوە بێتاقەتی حەقی خۆتە مانووە بی حەقی خۆتە بەڵام ئەزانی ئیشەکە زۆر گەورەیە ئەگەر لەبەر خوا هاتبی خوا دەرەجە بۆ نووسێ ئەگەر لەبەر خوا هاتبی کە ئومێدمەیە هەموو شتان بۆ ئەوە هاتوون ئیتر خوای گەورە خۆی دەرەجەت بۆ نووسێ هەر ئیشی ئێمە ئەیکەین ئیخلاسی تیا نەبوو بەس مانووبوونمان بۆ مێنێتەوە تەماشاکە ئەو سێ کەسەی لە قیامەت خوا زینویان ئەکاتەوە ئەڵێ تۆ بۆ خۆدا بەکوشت ئەڵێ ویستم دینی تۆ سەرکەوێ ئەڵێ ئەسڵ و ئەساسی نییە تۆ بۆ شۆرەت و ناوبانگ وا کرد سەری قورئان خوێنەکەی ژێت ئەی تۆ بۆچی قورئان و لەبەرە کرد وەڵا ویستم دینی تۆ پێشکەوێ نا تۆ زەنگ بۆ قورئان و لەبەرە کرد بۆی خەڵکی بڵێن ئەمە حافظە ئەمە سەوتی خۆشە ئەمە قورئانی خوێنتر هەموو کەس وەکو مەلی ئاسمان ئەوەستێ تۆ بۆ ئەوە خوێنت کەواتە ئیخلاس یەکەم دەرمانی سەرکەوتنی ئێوەی بەڕێز و هەر یەکێک لە ئێمەشە دووهەم چییە تەواضوعە تەواضوع یانی چی یانی ملارکردنەوە نا من ملارکەمەوە لە کۆڵانە یەواژ بڕۆم بەڕێوە و بڵێن وڵا فەقیرە و نا تەواضوع یانی من وەکو ئەو درەختە وابم پڕسەمەر بەڵام لقەکانی شۆڕ کردوێتەوە بۆ خەڵک دەستیەگا بەم میوە بەم سێوە بەم پرتەقاڵە تەواضوع یانی خۆم بە گەورە نەزانم تەواضوع یانی تۆش وەکو من وایت ڕێزە دەگرم تەواضوع بێ وام لێ بکە هاوڕێی پاکم هەبێ جێگەکەم پاک بێ هەموو شتێکم پاک بێ قورئان خوێن مەقامت بەرزە ئێتر تۆ بێ لەگەڵ کەسە بەرزەکانە بگەڕی چوارم چییە چوارم بریتێ لەوەی کە ئەم قورئانە قەرارە بێتە هۆکارێک من هانمدا بۆ عیبادەتی زیاتر نابێ من لەبەری کەم ئیتر نەیەم بۆ مزگەوت سە بەداخەوە یەچێ بۆ عومرە دوای هەفتەیە کە یێتۆ ئیتر شاشەی تەلەڤیزیۆنەکەی نییە هەمووی مەکەی لەسەرە تا هەفتەیە هەفتەکە تەواو بوو شەحنی داوەزی ئیتر لە مزگەوت نایبینی کاکەوە خێرە نەهاتی کاڵ بووەتەوە قەرارە و عومرە و ئەو حەجە و ئەم قورئانە من گەرمتر کا لەسەر مۆزوعەکە کە جەنابیشت قورئان لەبەرەکەی ئەبێ لە مزگەوت بوو بینین دوای قورئان لەبەرکردنەکە لە جەماعەتا بتبینین لە نوێژی بەیانی بتبینین ئەنا ئێمە هیچمان نەکردووە
خاڵی ئەخیرم بۆیان بریتە لەوەی کە ئێمە قورئان لەبەرەکەین و ئەچینە خزمەتی قورئان ئەبێت چیم فێرکە منیش بیگەێنم بە خەڵک خەیڕوکم من تعلم القرآن وعلمه باشترینتان پێغەمبەری خوا فەرمێ عليه الصلاة والسلام باشترینتان ئەو کەسەیە کە قورئانەکە فێرە بێ بەڵام ئەیشی گەێنێ بە خەڵک جا باشە من هەمووی لەبەرکەم بەس کەس خێر نەبینێ لە من بۆ ئەم قورئانە مناڵی فێر نەکەم جزێکی عەمی نیشان نەدەم دوایەوەی کە لەبەر یەکەم بۆچی باشە بەرنوێژەیەکی پێ نەکەم بۆچی باشە ئەزانی وەکو وایە بەڕێزان وەکو وایە من شوشەی عەترم پێ بێ عەتر دوو گەڵام پێداوە بەس سەرەکەیم قاپات کردووە تۆ چ سوودێ لەم عەتری من نەبینی فەرقی چییە وەکو بیرێک وایە ئاوی تیاوێ بەس دینەمۆی تیا نەبێ بۆچی مە دوای دەڕۆژ هەمووی قەوزە ئەکا ئەم قورئان خوێندنە ئاوی بیرە ئاوی کانیە عەترە ئەبێ سەرەکەی بکەینەوە خەڵ لە بۆنخۆشی ئەم قورئانە لە بۆنخۆشی ئەمەی من کردومە خەڵ بۆن و بەرامەکەی بڵێ ئۆ یاڕەبی ئەو باوکو دایکە و دەستیان خۆش بێ ئەو مامۆستا دەستی خۆش بێ تۆی فێری ئەم قورئانە کردووە لە کۆتاییە من ئەڵێم دەستخۆشێکی زۆر گەرممەیە بەڕاستی زۆر دڵم خۆش بوو و جێگەی شانازیە زۆر دوعای خێرمەیە بۆ جەنابی مامۆستا دووبارە و ئەو مامۆستا بەڕێزانەی کە خەریکی ئەم پرۆژە جوانانن و ئەو کاکە بەڕێزانەیش ئێستا و یاریزانە جیهانیانە بۆ مادە بۆ کاسێکی دنیایی زانین چیەکەن دکتۆر ئەڵێ نابێ ئەو گۆشتە بخۆی نابێ ئەو مریشکە بخۆی نابێ ئەوە بکەی ئەبێ شەو سەعات دەبخەوێ سەعاتەوە نەهەڵسێ وا بکە ڕۆژانەوە تەمرین کە تا کاسێک باتەوە جاروای ناشی باتەوە 24 ساڵە ڕۆناڵدۆ چاوەڕێی ئەم کاسەیە کرد دەستی نەکەوت بۆ دنیا بەس تۆ بۆ قیامەت پاداشتی گەورە دەسەکەوێت یا ڕەبی سەرکەوتوو بن سەری ئەمە ئینشەڵا بەرزەکەنەوە ئەم مزگەوتە هەر ئاوادان بێ سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە دەستیان هەبوو لە پێگەیاندنی ئەم بەڕێزانە من دوعای خێریان بۆکەم سەرکەوتوو بن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه